شوێنەوارێکی مێژووی لە سەید سادق تێک دراوە و بازگەیەکی ئاسایشی لەسەر دروست کراوە. ئەمە لە کاتێکدا ئەرکی حکومت خۆیەتی شوێنەوارە مێژوویەکان بپارێزێت و ڕێگری بکات لە تیاچوونیان. ئێرە گردی گرێزەیە لە نزیک سەید سادق بەهۆی گۆڕانکاری لە ڕێگەی شەقامەکان دەیانەوێت شوێنی بازگەی سەراوی سوبحانئاغا لە سەید سادق بگوازرێتەوە بۆ گردی گرێزە کە شوێنێکی مێژووی کۆنە و لە ئێسادا لە سەرم گردە کە بازگەی تێدا دروست دەکرێت چەندین پارچەی گۆزەی مێژووی تێدایە. ڕێگەی ئەم بازگەیش کە هێشتا تاو نەکراوە و کارکردن تێیدا وەستاوە و ڕۆژانە چەندین ئۆتۆمبیلی تێدا تێپەڕ دەبێت و بەهۆی خراپی ڕێگاکەوە بارگرانی بۆ شۆفێران دروست کردووە و شۆفێران داواکارن بە زووترین کات ئەو ڕێگەیان بۆ چاک بکرێت. ئەم جادە ئەوە چەند ساڵە کراوە، ئەمە شارە زورە، لانکەی شۆڕش، لانکەی خەبات، ئەو هەموو شەهیدە، ئەو هەموو خەڵکە مزەحیەتیایە، ئەبوایە بەتایبەتی ئەمە کە بۆ هەڵەبجە ئەڕوام جادە لە شارە زورە بەتایبەتی ئەمە پێش هەموو شوێنە چاکرایە. شوێنەوارناسێکیش پێی وابوو تێکدانی ئەم گردە مێژوویە و کردنی بە بازگە بە مەبەست کراوە. بڕواشی وابوو کە دەکرا لە وڵاتری بازگەیە دروست بکرایە و شوێنەوارەکانی شارەزوو ڕوبەڕووی لە ناوچوونی زیاتر نەکرێنەوە. کێشەکە لایەنی پەیوەندیدارە کەم تەرخەمەکە بۆ ئەوانە گەڕێتەوە چونکە نەکەر ئەو شوێنە دایان گریترمانەیە لەم ناوچە ئەکیڵ ڕێخانووی بەسەرەوە ئەکرێ بە خەموو شتێکی تیا ئەکرێت ئەوان هیچ لە پێچینوەیەکی ئەوان نیە، یعنی یاسا توند نییە لەم بوارە. پێویستە شوێنەوار پۆلیسی تایبەتیە بێکو پۆلیسی دارستان کەسێک مەترێک چووە سەر ناوچەیەکی شوێنەواری بگیرێت و بەرەو ڕووی دادگا بکرێتەوە. لەسەر و کێشە قایمخامی سەید سادق تایبەت بە پەیامی ڕاگەیاند ئەم گردە پشکنین و گەڕانی بۆ کراوە. هەروە ئەوەشی وت شوێنی بازگەکەش هەر لە سەر گردی گرێسە دەبێت و ناگوازرێتەوە. سەبارەت بە خراپی ڕێگاکەش قایمخامی سەید سادق وتی بەهۆی قەیرانی داراییەوە لە ئێسادا کارکردن تێدا وەسێنرا و هەوڵ دەدرێت دەست بکرێتەوە بەکار. ئەو بەشە ماوە کە ئێستا ئێمە دامانەوە بۆ بازگەی سەید سادق مەسن گرفتێکی زۆر گەورەی بۆ ئێمە دروست کرد لە ڕووی هاتوچۆوە هاوڵاتیان و شۆفێران گلەیەوەمان لێەکەن کە زۆرجار حەوادیسی سیارە لەو جێگە ئەبێ. ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە ئێستا بەرنامەیەکی لە وەزارەتی ئاوادانکردنەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان وایە سەوردەورد دەستکراوە بە سیانی جادەکان و بە تایبەتیە و شەقامە گشتیانی کە شار و شارشەکان بەیەکەوە بەستنەوە بۆیە ئێمە لەگەڵ کۆمپانی ناوبراو قسەماگرۆ. گردی گرێزە لە شارە زوور شوێنێکی مێژووی و لە لیستی شوێنەوارەکانی سلێمانی تۆمار کراوە، بەڵام ئێستا بەهۆی دروستکردنی بازگەیەکی ئاسایش تێک دراوە و مەترسی لە ناوچوونی شوێنەوارەکەی لە سەرا. بە پێی ئاماری شوێنەواری سلێمانی لە سنووری پارێزگای سلێمانی 1100 شوێنەوار هەیە، 770 شوێنەواریان هەتا ئێستا تۆمار کراون. سوێ محەممەد، کەناڵی پەیام، گوندی گرێزە لە قەزای سەید سادق.